هەولەکەدن یا پارتیا دموکراتا کوردستانی پەدەکەیە بۆ بەهێزکردنا هەرێما کوردستانی و هەلوەستاوی یا سیاسی. پەدەکێ دەست بە هەفدیتنا پارتیên سیاسیên هەرێما کوردستانی کریە و دەمێن پێشدا دێلیگەل یەکیتییا نیشتمانی کۆم ببە. دەربارەی گاوا دموکراتا کوردستانی سیاسەتمەدارین ڕۆژاوای کوردستانی ئێشکەرە دکن یەک ڕێزیە سیاسی ڕێ لە پێش نەخێرخوازان دگرە و هێز بۆ هەرێما کوردستانی ئاوا دکە. پارتیە مەزنن دەندڕوی کوردستانە باشووردا ژواتێ خواستن ناکوکیە خوا تشتێک و هەیە بدنە علی ئارمانجا وایە مەزن بکاربن کوردستانە بپارێزن و گاوێ وا تەفدە یەک بن ببن هێزێک دوارێ لەشکەری دەبێت دوارێ ئابووری دەبێت دوارێ ڕەوشەمبیری دەبێت و بکاربن لە پێشیاوە ئەو کەسێک و نەخێرخوازیە کوردستانت خوازن بکن بەراوێتی بکن ببن وەک کەلەمێکی مەزن وەک ستونەکی. لەسەر درێژاهیە ساڵین دەرباس بووی پارتیا دموکراتا کوردستانی پەدەکێ گەلک گاو بۆ ئاواکردنا نێزیکاتیە کردن هەنجاران ئەنجامین باش ددان و هەنجاران بەردەوام نەتکردن. لێ هەولا گۆنەها برێڤە دچە پێویستی بسەرکەفتناوی هەیە بۆ پاراستنە ئەزموونە هەرێما کوردستانی و بە تایبەتی گۆد و قوناغەکە هەستیاردە دەرباس دەبە. هم لە هەرێمێ هم لە ناو وەک بەژ هەردوو هەرێمێ ئێگۆ کەم زێدە ئانها مخابن تێن ناسکردن وەک هەرێما سۆز و هەرومەزەر و هەروەهاژی بریارە کوردی لە هەرێما کوردستان بەگشتی لەسەر بەغدا ئەوە یەک یادیتر ئاهەری گرنگ ئیرۆ وەختێک وا حساس و زۆر ینی نازک دێ کۆ کوردستانە باش ڕۆژاواژی گەلێک سەر ئاستەک نێونەتەوی هاتی ناسکردن و خەباتێک باش تێکردن هەر چەند ئەم بێژن بواری ئیدیۆلۆژی دێ کێم و کورتی هەنە نازام چێ بەڵام ینی ڕاستەخۆی ئەف کارگەریە وێ بریارە کوردستانە باشوور و لەسەر ڕۆژئاوا هەبوو و لەسەر هەر چهار پارچەی کوردستانی دیجێهابە. ڕۆژە چارشەمێ شاندەکە بلندیا پارتیا دموکراتا کوردستانی لەگەل یەکگورتوویە ئیسلامی کوردستانی لە هەولێرێ کۆم بوون و لەسەر چارەسەرکردنا پرزگرەیەکان لە هەفکردن. لە گۆری گۆبەردەفکێ پەدەکێ مەحموود محەممەد ڕاگەهاند. محەممەد بەحسا هەردوو پارتیên سەرەکە پەدەکێ ویەنەکێ کرد و گوت divê kêşeyên di navbera pedekê wênekê de biriya diyalogê bêne çareserkirin û herdû alî goh bidine hev. Lava Esad Kurdistan 24 Hewlêr.